بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت فەرمون بەرداوامی لەگەڵتان بەڕێز ئاریەرسین پێ دوایە مەسەڵەن کەسێکی وەکو کاک نەبەزگۆران کە ئەزمونێکی هەیە لە بەجای نووسینا و کەسێکی وەکو کاکەمال کە سەرنووسەری ڕۆژنامێکی پڕخوێنەری ئەم وڵاتەیە لە خۆیەوە ئەو لۆجیکەی لا دروست بوو بێ پێ دوانیە مەسەڵەن ئەگەر ئێمە گوێ لە یەکتر بگرین ئەمانیش دەردەدڵ و ئەمانیش نیگەرانی و ئەمانیش کۆژانیان زۆرە و ڕەنگاتوانم بڵێم هەندێک جار برینی واقعیش بەجستیانەوە بەجێ ماوەکە لەگەڵ ڕێزمە شەلاقی دەسەڵاتە. والله من طبعا حەزەکەم شتێک بڵێم کەسانی وەکو کاگنە بەس گەنجی بەهرەدارن لەم کۆمەڵگە ئێمە زۆر شانازیەکەین بە گەنجە بەهرەدارەکانی نیشتیمانی خۆمانەوە و زۆر پێویستیشە ئەو گەنجە بەهرەدارانە لە جیاتیەوەی لە دوای دەسەڵاتەوە بڕۆن جاریشت ئێڵێمەوە کە چەپڵی بۆ لێ بدەن چاودێری بکەن کە کوڕەکانی پێ بڵێن بۆی خۆی چاکە ئەوە کاکەمال ئەو برای خۆشەویستە ئینسانێکی ڕۆشنبیرە ئینسانێکی ڕازگۆیە نیشتیمان پەروەرە ئێمە کە ئەم قسانە ئەەکەین بە هیچ جۆرێک مەبەستمان ئەوەی کە جەنابی فەرموود سەنگەرگیری نییە لەبەرەوەی ئەوە لە دەرەوەی ئەخلاقاتی بەرزی قەومیە بەس من حەزەکەم لەسەر قسەکانی کاکەمال کە فەرمووی پارتیۆشەتی بە عەمدەن نایانوێت هیوادارم کاکەمال لەگەڵ منە متەفقی خۆشی وتی کە لە ناو سەرکردایەتی پارتیۆشێتیە لە ناو سەرکردایەتی گۆڕانە لە ناو سەرکردایەتی کۆمەڵ و حیزبەکانی تریشە خەڵکێک هەن کە بەو ئاڕاستەی ئیژەکەن ماندوو ئەبن بۆ ئەوی ئەو دوو ئیدارەیە کە ئاساوارەکەی هەتا ئێستا ماوە نەمێنێت لەبەرەوە من بڕوان ناکەم ئەمە شتێکی عەمدی و بەرنامە بۆ داڕێژراوە بچکەگرەوا بوو ئەوە چێتە خانی خیانەتەوە ئەو معنای ئەوەی ئەو کوردستانی کە چوار باش بوو ئێمە نیازمان هەیە بیکەن بە پێنج بەشەوەکەمە لە دەرەوەی هەموو ئەخلاقیاتێکی بەرزی سیاسی قەومیەوە بە باسەکەمانەوە بەڵێ ئەی بەسمەوە بەوە کاکەمال فەرمووی وتی ئێمە بۆیە ئەوەمە پرۆفیشناڵ نین لەبەروی حکوومەتەکەشمان وەکو بەریتانیانی ئەمە پرسیارەکەم ئەگەر ئێستا ئەو کابینەی کە لە لەندەنە بیهێنن بۆ ئێرە ئەتوانێت سیحرێ بکات لەم سحوفیانی کوردستان بیان کا بە پرۆفیشناڵ نە بۆ بەڵام ئەتوانێت سەرچاوی زانیاریەکان ئەوڵاتێت تۆ زانیاری دەست بکەوێت کاتی تۆ زانیاری دەستەکەی کەمترین ڕاستە فەرمی کاکەمال من یەکێک ملوانی کە پێم وابوو لە جیاتی قانونی ڕۆژنامەنووسی پێویستی بەوە ئەکرد کە ئێمە قانونی پێدانی زانیاریمان هەبێ ئەگەر ئەوەی کە بە ئینگلیزی پێڵەن Public Information Pact ئەوە زۆر گرنگتر بوو بەڵام من ئەڵێم شت پرۆسەیە کاکەمال یعنی تۆ ناتوانی سەحوفیە کە 11 ساڵ لە وڵاتەکەیە ئەزمموی میدیای بڵین ئەهلی دەستی پێ کردووە چاوەڕێی ئەوەی لێ بکەی کە ئەزمونونەکەی بەقەرە ئەوەیە کە لە وڵاتی کوسیوت کە 1970 ساڵ وەنیە ئێ بە پێچەوانەشەوە بۆ کابرای سیاسیش وایە بۆ ئەوەی سیاسیش ئەمە یەکەم جارێک کە تووشی و ئەزمونە ئەبێت من خۆم وتم هۆل شده بە فارسی وتم ئێمە پەشۆکاوین وەکو دەسەڵات ئەبێ بگەڕین بۆ ئالیاتی دروست بۆی تەعاملی لەگەڵا بکەین نەک سەنگەربەندی بەرامبەر یەکتری بەڵام ئەی ئەگەر کاتێکە کەسێک ڕەنگە ئێستا خەڵک ئەو پرسیارە بکات دڵنیاتەکەم کە ئەو پرسیارەشتان لێکەن ئەی بۆ کاتێکە کەسێک مەسەڵەن لەوەیە نەپەشۆکاون لەوەیە زۆر ئەکتیڤن کاتێک کەسێ لە بەرژەوەندی مەسەڵەن کەسانێکی دەسەڵاتداری ناو حیزبەکەتان بە مەسەڵەن ئەتوانن زۆر بە جوانی کۆنتترۆلی بکەن ئەزانن مەسەڵەن زۆر جوان بیخەنە قەفەزەوە زۆر جوان بیگرن ئەزانن لە چ نادیەکە ئەزان ئەچێتە کوێ جەناب ئینسانێکی خوێنەواری ئەوە غەریزەی سڤایڤە هی بقا لە ئینسانە ئینسان بۆ مانەوەی خۆی زۆر دووتر بڵێن فەن و فنون جیهاتی ئەمنی ئەم وڵاتە هێشتا بە غەریزە ڕابڕێەوە نه من واناڵێم من ئەڵێم جیهاتی ئەمنی ئەم وڵاتە لە جارێ بەس فۆکۆسی کردووە یعنی تەرکیزی کردووە تا سەر یەکشت پاراستنی ئەمن و ئاسایشی قەومی سنوورەکانی هەرێمی کوردستان بەس ئەمە لە ترسی ئەوەی کە ئەو ئەزمونەی کە ئێمە زیاتر لە 100 ساڵ لەوە پێشەکە کۆمنت باشە تەرکیزی لەسەر سنوورەکان کردووە بەس ئێستا خراپترین شوێن لە هەرێمی کوردستانە سنوورەکانە کە خەتەری لەسەر باشە ئەگەر ئەو هێزە ئەمنیانی کە لە هەرێمی کوردستانە هەن بە بۆچوونی تۆ هەمویان کۆکەیتەوە کاگنە بەس ئەگەر هەمویان کۆکەیتەوە هەرێمی کوردستانە پارێزێ باشتی پێم کاگنە بەس بە بۆچوونی تۆ نەک هێزی پێشمەرگە هێزی هەموو بڵێنجێشی عێراقیش بێنیت ئەتوانێ لە بەرامبەر دوو هێزی وەکو دووەم هێزی ناتۆ کە تورکیایە و جمهوری ئیسلامی ئێران ئەو سنوورانی ئێمە پارێزێ باشە ئێستا تۆ واڵی خۆت واڵی من ئەڵێ کەرامەت تەرکیز لەسەرەوەکە لەم لاژەڵی ناتوانێت بیکە باشە ناتوانێت ئەوە بکە لەم لاو ناتوانێت ڕۆژنامەنووس بپارێزێت ناتوانێت چالەوانی کۆمەڵی پارێزێت هەڕەشەیە لەسەر ئازادی خۆپیشاندەران یعنی وانە ئەو پاراستنی بەعرض بکەم تۆ قسەی خۆتێک نوێری منە پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان معنای ئەوەیە فلتەرێکی ئەمنی وا زۆر باشدانراوە کە بە درێژایی لە زاخۆوە بیگرێتایەتە خوارەوە بەسەر ئەو ناوچە دابڕاوەکانە هەتاگاتە خانەقین جموجۆڵی ترۆریست بۆ ناو هەرێمی کوردستان تقریبا غێری ممکنە ئەمە کۆمنتێکت هەیە بە بەراوردکردن لەگەڵ بەغا و فەلوجەیە کاک دەبەستەوە ئینسانێکی یعنی بەوجدانەوە بێ 20 ساڵە حکومڕانیە کە بەراوردی بەغا و فەلوجە 20 ساڵ نییە حکومڕانیەکە این کاک ئازا زۆر جوانی ئەو 20 ساڵە ڕقەمە فەکت نییە
چۆن شتی ئەخبار عرض بکەم کاشی من تۆ 20 ساڵینەوە دوویەکەوە پێت وتراوە ئەمە سنووری تۆیە ئەمەش لەژێر دەسەڵاتی تۆیە ئەوەشتی کۆنکریت نییە ئەوەی کە کاک ئازاد فەرمووی بۆچی من لەگەڕیام لەبەرەوەی دی فاکتۆ حقیقەتی مۆزوع ئەوەیە کە تۆ لە 2023ەوە ئەتوانی بەخۆ زۆر باشە ئەگەر ڕێمەوەلات بەڕاستی مۆزوعەکەی ئێستا نە سنووری کوردستانە نە ئەوەیە تۆ کۆمنتێکت هەیە لەسەر قسەکانی بگەڕەمەوە لای کاگازات بگەرە لا کاگازات زۆر باشە بەڕست کاگازات سەبارەت بەو کۆمنتانە هەمان پرسیار لە جەناب دەکەمەوە پێ دوایە مەسەلەن ڕۆژنامە نووسان بۆچی ئاوا گەیشتونەتە ئەو داخ و دەرد و جەخار و کۆژانەی کە پیان وابێ بە عەمدەن فەزایەکی ترسناک لەلایەنێکەتی و پارتیەوە دروست دەکرێ و ئەم دوو هێزە ئەساسن لە جەوهەردا خۆیان خەتەرن بۆ ئازادی زين شو كاغرانجاني شتكان زور بشتي جانبي ورقر بعمل كومل إنه منو لا ناو هم ميديا عالمي وناو هم أو كبيري بروسي ديمقراطي العالم بدمه أو كذا سير كذي ما بير من نشيء ما لكل سنين عراقين فيدرال هيش تابع معناه كلمة لنا ودولتي عراقية بس لأدبياتها هي وأراضي متنازع عليه بقى إسرائيل وفلسطين يعني أو شواناني كشيء لسه بقى زوي إسرائيل وفلسطين بزعنا إسرائيل وفلسطين لنا وكيسي سياسي على ما شحيزي كي وشم بحتاج يقول أما بيودي بباسكوا ديم وصل باسكوا صدر الدم بلا براستي يكشف مثلا أفوقيت خوي كاغا صدر فت الدم برس كاغازات كاتك هي توي بلا براستي برسار لا خلقي كردستان کاتێکە باسی کرانە و باسی ئازادی و دیموکراسی و باسی ژیانێکی باشترەکرێ بۆ خەڵکی کوردستان ئەڵێن هاکە ئەوە فرقەی 12 هات و ئەوە لە هجوومەکرێت و تەجروبەی کوردی کەوتە ژەر خەتەرە و بەڵام وەکو تریش لە هەندێک مەقوعی ترە کاتێکە ئەڵەی کاکە بۆی ئەلانی دەوڵەت ناکەن ئەڵە کاکە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکرداتی لەسەر مێزی ئەم بەرنامەی و توتی ئێمە ئەسڵ فیدرالیشمان تێپەڕانەوە ئێمە کۆنفیدراڵین ئەسڵ دەوڵەت شتێکی شکلیە لە دەوڵەتی شەهر ئەوەندە حقوق و امتیازاتی قومی ئەبچڕی کە ئێستا یەکێتی و پارتی بۆ ئەم میلەتیان بچڕیوە ئەم گوتارە متەناقزانە تاکەی زين شو إما ناتشين سياسة الخصب كن بيني بام نمونيك بدون سياسي هنيته أنا كاكر رجال متين بقى مثلا بامشي بطوبة مثلا ديمقراطية توبي دوا بإيش شو روشك نإيش شو روشك ونإيش بعرفون كيف بعد كسبي بقى نإيش سياسة صالحة يعني لصالح وصوش تانو سوري جوري فرنسية به تانو صوش البينش خلي لفرنسا جن بيني دنبا باشا إسبانيا ولاتك همو أمريكا لاتين جل البرازيل بإسبانيا قصيكن لا إسبانيا تحفت عدو نظامك الشمولي بو زور باشا عفوا كي إيطاليا ولاتك مصدري رينسانسا لأنه صوت لا فاشيتم بو برهميني لفرنسا هجموا أريخيك هولوكوست خاب دروا بأمري برلمان جديد زور باشا لألمانيا عفوا كي أو سبيل ظلم دواتر مكتب سياسي أنا والله لا مكتب سياسي أنا بريس ظلم توبي دوا بإساعدية خلق ورأي من نيتون كرأي مكتب سياسي برنامج ساكن كاكا مثلا لفرنسا لألمانيا عفوا كي لألمانيا هيك كسي بوينية تيشيرت يقدروا سكات رسمي هولوكو سليبي معقوف خاتي شماوي فاشكين لسربيا لسر قلمك ليرا ميديا كردي هي شو صالون بيش فتوايا ككفر هي لسليماني بو جهاد ناكري لدواي حفيدو لبردكي سراي بينم داوي ازادي وشفافيه وديمقراطيه تاو غوراوا بس تو نغورا ميديا كاري كردي هي ل بابلين ملايكه بيوايا مثلا همو دنيا ابي بقريتو بو حكمي اسمان كشي يلا بردكي سرا عليه شيميا باراني نو صوشتاوش اهونتره تافلانشت باشا ليرا ميديا من صدق سيكم كر ميديا كار بيجنو انك نابي بكشري ونابي آزار بدري ونابي بجيري همو كشنو آزاريك وقرتنو رجليش ميديا كار مدانة بلا ميديا كاريش نابي بيتسبب سبب شو انا خوش سبب فيزيكينيا مثلا تو بمن علي آزار توفيق فياغرا خواردو مرت من كشم هي كرم هي زوام هي خزور هي فياغرا خواردن لمراتاش تيجي ناش تندرسته نا جايزه ابي بسكاتي تو بمن علي فايلي هي فايلك كشفته من خوما كشم نخير تو ييت مسيري امك لا بالروجنامه اهليا 50 قسيبه من وتراوه بناوي خوازنا 50 جنيه بيدراوه ام 50 جنيه بمناري آزاد توفيق نخوشه هالبرسته بإنصافه خالية من دالة شبرزية ونبوة ناشارستانية رقاوية باركو هاريوشنكا ناجدية بيا شرمة مادية نا سياسية نا روشن بيرة بچوكا بيا بهاية نا عقلانية نا أكاديمية باكانا كرة البكرة جاما كرة بلا كرة تيكشكاوة دجي ريفورما حاشا كرة للراستي نا رازقوي هيجي بيا عيبنية باشا أقرر مولات باشا بس تنيا بو هر يك يقلوته معنا أقر مثلا أو دا صلاة ديمقراطيكية ودعوايا كانوا بتسسبت وأقر دادقايكي سربخوب به پێدوانە بۆ هەرێکێک لەو تۆمانەی کە بۆ ئازاد تۆفیق و ئازاد تۆفیقەکانی ئەم وڵاتەی دروست دەکەن لە پێناوی بازار و فرۆشە بەپێی بۆچوونی هەندێک لە لایەنەکانی دەسەڵات لە بەرنامەکەی پێشومە ئێوەش بەڕاستی ئەگەر لەسەر جادەش لێتان نێن لەوانەیە لە دادگاکانە 5-6 ساڵ بمێننەوە من پێم وانە کە میدیای ئەهلی ینی میدیایکی ئەمەنە پرۆفێشنال بێ و کۆی کە پێشتر باسمان کرد بێ کەم و کوڕی و بێ هەڵە و
ینی بێگەرد بێ وانە چکە ئێمەش بەشێکی جوزێکین لەو کۆمەلگایە و بەشێکین لەو ئەنزیمەی کە هەیە ئەگەر ئیجازەم بێ من شتێکەڵم بۆی کە فرسەتێکی باشە ئێمە پێمان وایە ئەم ئەنزیمەی کەیسا هەمومانی تیاین بە هەمومان دروستە بێ بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتشوانێ لە قەیرانە کێشە هەیە گرفتی هەیە بە خۆشمانەوە ئەم ئەنزیمەیە پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەم قەیرانە پێدوانە کاتێک دروستە بێت کە ئێوە مەسەڵەن جارێ وەڵامی قسەکانی ئەو بەرەوە پێدوانە ئەمە کاتێک دروستە بێ ئەم پەیوەندیە ئۆرگانی و پەیوەندیە نیشتیمانیە کاتێک لە نێوان ئێوە ئەوە نادروستە بێ کە هەر کەسێک مەسەڵەن هەر کەسێک بەدڵتان نەبوو ئەم تۆمانەی بەسەرانە ڕێژن پێدوانە ئێستا بینەرانی بەڕێز ڕەنگە بڵێن بەڕاستی ئەم پیاوەش هەر قوربانیە وەکو بەڕێز ئاسۆس هەردی جا من ئەمێ ئەوت پێ بڵێم کاتێککە ئەم ئەنزیمەیە لەسەرەوە لە تا بەوانە بەرپرسیارەتی هێکێتە سەرشانی دەسەڵات تۆپ لە قاچی دەسەڵاتە ئێمە دەمێک ئەلانمان کردووە کە کێشە و گرفتەی لەم کۆمەلگایە ئەم کێشە و گرفتە بەوە چارەسەر ناکرێت تۆ بیت ڕێژەی میدیاکانی خۆت لە پارەی ممتلەکاتی گشتی زیاب بکەیت بۆ هێرشکردنە سەر میدیاکارانی ئەهلی چکە ئەو واکات تۆ لە نەتیجە ئەکەیتە ناو مەعمایەکی گەورەی میدیاکاری و ڕۆژنامەگەریوانەیە کەواتای عترافەکەی کە مەسەڵەن ئێوە مەسەڵەن زۆر جار بەرامبەر بە ئەهلی دەسەڵات بەرامبەر بە کەسەکانی ناو دەسەڵات بەرامبەر بە ڕووناکبی غەدرمان کرد بێ من ئینکاری ناکەم ڕەنگە غەدرمان کرد بێ بەڵام فەرقەکە دەستێکەیە عەقلێکی بە بەرنامە ئیش لەسەرواکە غەڵەت پێ بکە و میدیاکی ئاراستەیەکە میدیاکی تریشەیە بە حکمی تەمەنەکەی و بە حکمی ئەو فشارانی کە لەسەرەتی ڕەنگە زۆر جار بکێتە غەڵەتوانێ فەرقەکەی لێرە ئەو بە عەمدن غەڵەت دەکات و بە بەرنامە کارەکات و پارە و ممتلەکاتی گشتی بەکارێنێ بۆی کە تۆ پوشت شێوێنێ وەکو کاک نەبەزوتی تۆ بکا بە شەیتان تۆ بکا بە درڕندا تۆ بکا بە دەستی دەرەکی باشە خۆ ئێوەش مەسەڵەن لەگەڵ ڕێزمە سنی تەمەنی مێرد منداڵیتان تێپەڕاندووە بۆ ئەوانەی ئەو هەمووی بە بەرنامەیە و هەمووی بە مورەکەزیە بۆ شکاندنی ئێوە ئەی ئەوانەی ئێوە بۆ هەر هەمووی فریشتەیانەوە هەمووی خەونی پاک هەمووی بێ ئەجنداییە فەرقی زای لەچایە لەبەرەوەی کە ئەم میدیای لای ئێمە ئامانجمان نییە بچینە دەسەڵاتەوە ئامانجمان نییە کە ئیشکەین لەسەرەوەی کە خۆمان ببین بە ڕقەمی لەو ڕقەمانەی کە سبێنە پێویستی بە دەنگۆکردنەوە هەبێ بەڵام ئەم حیزبانە یەکی لە گرفتە گەورەکانیان ئەوەیە کە تاکو ئێستا ئەو قەنەعەتان لا دروست بووە ئەو قەنەعەتان لا نییە کە ئەبێت دەساودەسی دەسەڵات کرێ و پیان وایە میدیای ئالی بەشێکە لەوەی یا جوزێکە لەو پرۆسەیە کە ئەم دەسەڵاتە لەوانە سەنێت و لەبەری ناشینەکانیان پیشانەیە ئەو یەک بە بەرنامە ئیش لەسەرواکات بە بەرنامە ئیش لەسەرواکە و بە ممتلەکاتی گشتی و هەموو نفوزی خۆی بەکارێنێ بۆی کە تۆ نفوزی تۆ ینی ڕەونەقی تۆ قدرەتی تۆ لە ناو کۆمەلگا کەم کاتەوە لەبەری کە قسەکان ڕواجی نەمێنێ من چەند جارێک من لەگەڵ بەرپرسەکانی هەرێمی شاباز کردووە ئێمە ناڵین بێکەم و کوڕین ئێمە ناڵین مەحسوومین ئەمە فەرقەکات بەڵام ئەو فرسەتی کە ئەبێ بخۆڵکەنرێ بۆی کە هەمومان لە کەشوهاوایەکی ئارامە لە کەشوهاوایەکی ئارامە و دڵنیاییە قسە بکەین ئەوەیە کە تۆ پەلاماری ڕۆژنامە نووس نەیریت و ڕاستە من کەم و کوڕیمەیە 50 جار برانی تەبەردەمی یاسا من کێشەمە لەگەڵەوە نییە بەڵام کاتێک من نمونەیەکە توانم ببێنوانی لەسەر زاخۆ ئێمە هەواڵێک نامێکمان بڵاو کردو لە کەسێکی لە زاخۆوانێ دوایەوە دەرکەوت لە سەرۆکایەتی هەرێموانێ لیژنێک دروست کراوە سزای هەمووانەی یاوەکە لە ناو ئەو کتابی ئێمە ناو بڵاوکراوی ئێمە ناویان هاتووە بەڵام لە هەمان کاتە 5 دعوە لە خلالی 2 ڕۆژاو لەگەڵ ئامر قەبزێکە بۆ من لە زاخۆ دەرچوو بۆی کە ئەمان ناحەقیە قسەمان لەسەرەوەنی ئەگە من ناحەقیەکەم کردواتە لەلایەکەوە بە قسەتەکە ئەزانێت و حەقەوتووە لە لایەک شۆگرێ زەختر لێکات من ئەڵێم ئەگەر غەڵەتێک بەسەر من ناتێپەڕێ لۆکاڵ نییە کاکەمال لۆکاڵ نەبوو زەختەکە لۆکاڵە من خۆزانم بەڵام ئەبێ دەسەڵات ئەم دەسەڵاتە ئیش لەسەرەوە بکات کە ئەم زەختەکە لەسەر شانی منە کەمی کاتەوانێ بۆی کە من نتوانن خلالی دە ڕۆژان من دوو جا بچمە بەردەمین جارێک بە ئەمر قەبزی زۆر باش بەڕێز کاک نەبەست کاتی خۆیان هەست بەس بەوە بکەی کە بەردەوام نوکت بۆیەت بەردەوام مەسج بۆی ئیهانەتەکات جنێو بە هەموو مقدساتی تۆیات یعنی تۆ ناتوانانی کەسێکی نۆرمال بیکات ئەزانی کاک ڕەنستا ئێستا 3 جار دادگایی کرامی لەسەر ئەوەی ئەو بەڵگەیەت لەکوێ دەستکەوتووە یعنی ناڵێ بەڵگەکەت ڕاست نییە ناڵێ ئەم دزیەی کە تۆ کەشفت کردووە ئەم گەندەڵی تۆ کەشفت کردووە شتێکی باشت کردووە دەبێ ئەم مڵکە بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەمە مڵکی گشتیە دادگایی دەکات لەسەر ئەوەی بەڵگەکەت لەکوێ دەست دادگاکان بەپی یاساکەی خۆیان تەعاملەکەن یا دادگاکان مەسەڵەن ئەوە هیچ گومانم نییە بەشێکی زۆر کەمی دادوەرە بە ڕێزەکان مامەڵەیەکی زۆر تەندروست دەکەن لەگە ڕۆژنامە نووسانە و ئەو یاسایە جێبەجێەکەن کە یاسای سندیکا ڕۆژنامە بەڕێز کاک نەبەست گۆران بەپی قسەکانی کاکەمال و کاگازات تۆفیق بێ کەواتە مەسەڵەن هەر کەسە و بەقەدەر بەرپرسیارەتەکەی خۆی کەواتە میدیای ئەهلیش قوربانی
معنەوی دروست کردووەوە ئەو وتی قوربانی ڕۆحیش تەنانەت کەواتە میدیای ئەم وڵاتە هێشتا ئەو میدیانە بە پێی قسەکانی ئەمان بێکە میلەتی کورد چاوەڕێیەکات لەم قۆناغە پڕ لە ئەزمەکەڵەکە بووە بێ تا ڕادەیەک بەرچاوڕوونی باتەنمی بە شەری بکە کەواتە میدیای عالی ئەم وڵاتە و دەسەڵات لەسەر فعل و ڕەتفعل قساکەن پێدوانیە ئەستا کاتێک ئیرادەیەکی خێر سەر پێکەوتووە لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی ئەم وڵاتەیە ئەوە تا خەریکە دانیشتدان و سانەکەن ئەوانە پێدوانیە کاتیەوە هاتووە هەردوو لا اعتراف بەوە بکەن کە فعلەن ئەمان ئچحافیان ئەمان دەستدرێژیان کردێتە سەر ئازادی ڕادەربڕین و میدیاکارانی ژۆک و پێویست ئێمە میدیاکار کەسمان پرۆفێشنال نەبووین ئێستا کاتی ئەوە نیە دیالۆگی عقلانی و بە خۆداچوونەوە بکەین بۆنە ئەوە کاریمان لەوە نییە بە شتێکت بیر نەچێت کاگڕنج هەموو کەسێک لە پیشەکەی خۆیان هەڵاکە ئیتر لە هەر پیشەیەکە تۆ کارەکەی هەڵەیەکەکەی هەڵەکەمانای ئەوە نییە کە تۆ بەردەوام بتەوێت لە استراتیژێکت هەبێ بۆ ئەوەی بەردەوام بەرامبەرەکەت بشکێنی ئەمە یەک دوو ئێمە یەک شتی زۆر باشمان هەیە میدیاکارانی سەربەخۆ ئەوەیە کە ئێمە هەڕەشەنین لەسەر ئازادی هیچ کەسێک لە وڵاتەدا ئەوەی هەڕەشەیە لەسەر ئازادیەکانی خەڵک ئێمە نین ئەو هێزەیەکە هەڕەشەیە لەسەر ئێمەش وە لەسەر ئازادیەکانی تریش ئەوە ئێمە نین گەنجی ئەم وڵاتە ئەدەینە بەرفیشەکەەوە ئێمە نین ڕۆژنامە نووسی ئەم وڵاتە فەلاقەکەین ئەوە ئێمە نین خەڵکی ئەم وڵاتەکەین ناو سژنەکانەوە ئەوە ئێمە نین گەنجی ئەم وڵاتە ئەدەینە خێنە ناو زیندانەکانەوە ئەوەی کە خەتەری هەیە لەسەر هەموو کۆی ئازادیەکانی ئینسان لەم وڵاتە شتێکەیە ناوی دەسەڵاتە میدیا ینی خەتەری میدیا ئەگەر خەتەرێکیشی هەبێ لە ئاستێکی زۆر بچووکایە ینی خەتەری نییە لەسەر ژیانی خەڵک خەتەری نییە لەسەر ئازادیەکانی کەسێکی تر ئەنی بۆیە پێم وایە ئێمە بێ قسە لەسەر کەمبۆدیا ئەڵێ یەکجار وەزعەکەش یەکجار وانە کاکی خۆ من یەک کۆمەڵە شتت پیشانەیان بزانە ئەمە ئەگەر پیشانی هەر کەسێکی بگەی لە هەموو دنیا وازانە ئێرە بەنغازیە ئەمە سۆرانی مامەحەمە ئەمە یەکێک لە قوربانیەکانی قەڵەم باشە ئەمە ئەمە سەردەج عوسمان ئەمە دوو قوربانی باشە ئەمە نەبەزگۆران ئەمە سێ ئەمە ئاسۆز هەردی باشە ئەمە تازەترین ڕووداوە ئەمە پەلەمەکە ئەمە ڕێبینی ئەحمە هەردی ئەمە ئەحمەد میرە ئەمە ئاسۆی جەمال موختار باشە ئەمە ڕۆژنامە نووسێکی کێنێن ئەمە ڕۆژنامە نووسێکی NRT ئەمە خاوەنتیازی هاوڵاتی کە 24 ساعت فەقیرە لە سزنایە نزیکەی 50-60 داوای لەسەر تۆمار کراوە تەنها گوناحەکەیەوەی خاوەنتیازی ڕۆژنامەیەکە ڕۆژنامەکەیەوەی حەقیقەت بگوازێتەوە تەسەوەر کە ئەمە پەیامنێرێکی کێنێنە 20 کەس بەلاماریەیە 20 کەس یعنی تۆ ئەمانەی کۆمەڵێ نمونەی زۆر بچووکن لە هەرێمێکە هێشتا کەمبۆدیانە لە هەرێمێکە کە بەردەوام هەڕەشەیە کاکە بۆ تۆ کەمبۆدیانە لەبەرەوەی تۆ لەگەڵ حیزبێکی دەسەڵاتداری بۆ من کەمبۆدیایەکە من ناتوانم بە ئازادی شەوێک سەعاتی نۆ بچم لەسەر جادەیەک یاسە بکەم لەبەرەوەی ترسم لەوە هەیە دوو چەقەوەشێن بێن تاریخ بیت ئەزانی کە تێرمی کەمبۆدیا لە فەرهەنگی سیاسی نەچینە سەرەوە بەڵام پرسیارێکی ڕەوای کردووە ئەڵێ لەوانەیە بۆ جەناب کەمبۆدیانە بێ لەبەرەوەی یەکەم حیمایەت هەیە دووەم حیزبێک بەرگریت لێکە بەڵام بۆ نەبەزگۆرانەکانی ئەم وڵاتە ڕەنگە کەمبۆدیا بێ من نیمە بەس جوابی پرسیارەکەی ئەو بەرەوە بە یارمەتیت بەڵام من حیمایم نییە بەڵام ڕەنگە من تاوەکو ئێستا بەقەدەر نەبەزگۆران بە سەراحەتی لە مهدەد نەبووم بەڵام ڕەنگە ئەو مهدەد بێت دەیان ڕەنگە کەمال ڕۆڤ و ئازادی و حڕیەتی منی نەبوو بێ لەوانەیە ئەوەژی ئەوە بێت تاوەکو ئێستا بەرنامەکەم لە ناو کەناڵێکی دەسەڵاتە بووە نازانم لەمە دو خۆ گەرنتی نییە خۆتی هەڵان ئەڵەی بازە هەر جاری بەسەرێکێکەوانیشێتەوە فەرموو ئەزانی کاگاری ئەنی تۆ حەقی خۆتە ئەنی بەرگری لە هێزێ بکەی کە لە ناویە ئیشەکەی و حەقی خۆشتە هەندێک شت هەیە نەیبینی یاخود تێپەڕی بەسەریا بەس بەڕاستی حەقی ئەوەت نییە تۆ بڵێ ئەمانە ڕووداوی زۆر بچووکن و دەبێ ئێمە ئاسایی بێ بەلامانەوە کەمبۆدیا چیە خۆ کەمبۆدیا هەوەیە کە هەڕەشە لەسەر ئینسان هەیە هەڕەشە لەسەر ئازادیەکانی ئینسان هەیە باشە سەرنووسەری هاوڵاتی کەماڕۆ و داوای لەسەر ئەچێ بۆ زاخۆ معقولە تۆ لە ڕێگا تیمێکدانێ بۆ ئەوەی لە ناوی ببەی ئاخرکاکە خۆکەم بۆ دی ئەمەیە کۆمەڵێک چەتەیە دێنە سەر ڕێگەکان و پەلاماری خەڵکە دەن خۆکەم بۆ دیا چی ینی هینێک نییە شتێکی زۆر جیاواز نییە لەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕوەدا من دەرفەتێکی فەرموو بە کوردی بەڵام من ئەوانی کە جەناب بفەرمووت جارێ من لە مەریخ ناژیم لە کوردستان نەژیم تۆ هیچ نەبێت ڕۆژانە جەریدا خوێن و تۆ زیاگام لە وڵاتە هەیە
من داکۆشی لە حیزبەکەی خۆم ناکەم من سیاست بۆ ناکەم بۆی داکۆشی لە حیزبەکەم بکەم من سیاست بۆی ئەەکەم لەبەروی بڕام بە مەبدە و ڕابرایەتی حیزبەکەی خۆم هەیە کە هەنگاوی جندی لە بە ئاڕاستی دیموکراسیەت لە مێژووی داهاتوی کوردستانە بنێ لەبەروی بۆ من پارتی گرنگ نییە میلەتی کورد گرنگە من بۆیە پارتیم بۆی خزمەتی کوردستان بکەم ئەگەر پارتی لا بدا لەو ڕێبازە پیرۆزەی بەرزانی کە لە پێناوی خزمەتی خەڵکی کوردستانەیە من یەک ڕۆژ لە پارتیا نامێنەوە بەڵام جەناب کۆمەڵی نمونەی هێنایەوە نمونەی شەید سۆرانی مامەحەمە کاک نەبەس من خۆم لەگەڵ سەرنووسەری گۆڤاری لڤین و هاوکارەکە دانیشتو لێم پرسیون ئێوە بەڵگە تەمان مۆری ئەمەی کە سۆرانی مامەحەمە شەید بۆڵێن پارتی کوشتێتی ئەڵێم بەڵگەتان پێیە کەشتی وا هەیە ئەڵێ نا ئەی چۆن نەزانی وایە ئەڵێ آخر گومانەکان هەموو یەکێتەوە گومان فەرقی هەیە لەگەڵ لە هیچ محکمەیەکی دنیا گومان لە تۆ تۆنیت حزبێک بێ بیسەلمێنێ بڵێ من نیم ئەمە بکوژەکانە ئەمان پێ خۆشە ئەوازانی وەکو چی وایە کاکە لە هیچ محکمەیەکی دنیا نییە تۆ بچی بۆ ئەوێ پێ بڵێن وڵات تۆ محکومی بە فلانشت تۆ بڵێ جارێ بۆی بەرامبەر بڵێ عادی تۆ ئیسپاتی کەکە من بکوژەکان بدۆزنەوە ئەمە دروستە بەڵام جەنابی کاک ڕەنج ئەم تاوانەی کە کراوە بەرامبەر سۆرانی مامەحەمە لە کەرکوو کراوە لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانە کەواتە ئینشاءڵڵا ئەمەی ئاسۆ سەردیە دۆزرێتەوە ئەبێ بدۆزرێتەوە ئاسۆ سەردی بەس منم یەکشت بڵێم کاک ڕەنج زۆر تەبیعیە من یەک پرسیار لە جەناب دەکەم ئەوە بەرچەی ئەو کامێرانەیە ئەو پرسیارم لە کاک ئەحمەد میرەش کردو توانی بە شایەتی لی پرسی پرسیار لە من ماکە لەبەرەوەی ئەگەر منتەقیبی من جوابت نایەمەوە من ئیدارەی حیوارێکم من لە کاک نەبەزە پرس بڵێ لە ئێستاە کە ئەمانە دانیشتوین جەناب ئەتوانی بە بەڵگەی مەلموس ئیسپاتیکی کە تۆ سەر بە مخابراتی شوێنێنیت بەڵێ چۆن جۆگەی ئەوە دادگا هەیەەوە محکەمە هەیەەوە نەبەزەوە ماڵەکەی و ئەوە خانەوادەکەی شوێنەکەی ئەزانی بۆ ناتوانانی ئیسپاتیکە لەبەری پاچیت بامر پێ بڵام زانی خۆ بۆیە ناتوانانی ئیسپاتیکی جوالم بگرە تۆ بۆیە ناتوانانی وەکوێ تۆ بەم بڵێ تۆ ئەتوانی ئیسپاتیکەی سۆرانی مامەحەمە نەکوشتووە بە چۆن ئیسپاتیکەم یعنی چۆن ئیسپاتیکەم کە من نەمکوشتووە ئەگەر تۆ بەڵگە و پێ من کردبوو وەربی خەسەر مێزەکە بەڵام پێم وڵای کاتی کاگازات تۆفیقا فەرموو لەسەر کۆی دیالۆگەکە کاکەمان بەڕاستی قسەی زۆر جوانی کرد فعلا دەسەڵاتی سیاسی بەرپرسی یەکەمە باوکەوایە و خەڵکی کەش و میدیاش و بابلین لە دەروی دەسەڵات نین و ئۆپۆزیش لە دەروی دەسەڵات نییە هەرمان بەرپرسین من یەک حەقە دەڵێم ئێمە بیرمان نەچێ ئێمە لە شوێن کاکە ڕەنج ئێمە لە کوردستانین لە عالەمی چوارەماین ئێمە لە ناو کولتوریەکەین شەڕی خاچپەرز لێرە بووە لەم دەڤەرەکەی برن شەڕی خەلافەت لێرە بووە ئیمپراتۆریەتی سەفەوی عوسمانی لێرە بووە داگیرکەری نوێی بابلین بریتانی فڕەنسی لێرە بووە تۆ پێت وابێت لە ناو ئەم هەموو بابلین تۆنێک لە بەربەریە لە منتیقا ئەتوانی بی بەگوڵ بە ئاسایی ناتوانانی بی بەگوڵ من نمونەیەک بە تۆ بڵێم مثلەن تاکو ئێساچێ لە ئەمریکای قیمە لیبراڵە 150 شوێن هەیە تۆ بۆ نییە ڕستمی بگری لەیان گۆگڵەوە ئەگەر ئەگاتە نەبێ پات بوو بە فەزاحەتیشی گەورە سەرەوە 150 شوێن لەگەڵ قسەکانی کاکەنە بەس کە باسی زانیاریەکە فعلا دەسەڵاتی سیاسی کاکە کەمال ئەبێ زانیاری بدا بەڵام ئەوێ سوحەفی خۆی هەروەهاش بێ بڕۆ زانیاری وەرگری دەسەڵات دەوێ بمێنێتەوە نابێ بە یاساڕێک بخرێ پێت بەڵێ ئەزانم ئەبێ سوحەفیش هەروەهاش بێ بڕوات دەستکە بە چاوی لەسەری قسە بکە من شتێ بە تۆ بڵێم 500 میلیارد دۆلار بریتێ لە بودجەی پنداکۆن 50 میلیاری ئەم بودجەیە بەنهێنی سەرفەکرێ بەبێ دەرەوەی ڕسومیان سەرفەکرێ ناوی بەرتیلە ناوی ڕەشوەیە ناوی خەڵکڕینە ناوی چی ئەمانە تۆ بتوێ بە ئاسانی ئەمە لە ئەم واقعە سیاسیە ئیجتیماعی کولتوری ئەمریکا سوید وڵاتانی ئەسکەندنافی بە ئاسانی بێتێرە نایەت من پێم وایە دیبلۆماسیتی بابلین میدیایی ئەتوانێت لە دیبلۆماسیتی دەسەڵات کاریگرتر بێت لەسەر قەزیە لەسەر ئازادی لەسەر شەفافێت بەبێەوەی تێیدی دەسەڵاتیش بکە لە دەرەوەی دەسەڵاتکی یەکی پارتیە یەکی پارتی لەم جارە دەسەڵاتیانە یەکژەتکان نەیان بێ تۆ سێری ڕیتمێکی 92 بۆ ئیسە بکە 92 یەکی پارتی 50 بوون 2005 یەکی پارتی 35 بە 35 بوون 2009 یەکی پارتی 30 بە 29 59 کورسیانە ناوە لە کوی 111 کورسی یعنی 111 ئەکاتە نسبەتی 56 پوینت يعني أكرر انتخابات 2004 تو بارتي قرونا بنون نغني بنون في مال انتخابات 2004 مزاجي سياسي وايليت سيتوار بيزيكا باش داربيت سياسي سياسي هان امر اوبوزيشن سي بينش كوسيانيه ام يز سياسي هان نودوا هيك نبون نيزك بناي كوم الاسلامي نيزك بناي غورا نيزك بناي قرتو لا صاري نودوا يعني بروسي ازادي بروسي شفافيت بروسي سياسي بتايدي كاكا كمال كميديا اهلي دوريتي ابو بتايدي كاكا انا بس ك بو بفشار بتايدي دسلاتي سياسيش ك چی کردوا هنگاوی ناوا و سنگی فراوان بو بورخنا بو ازادي تو بيدو ابي قورغ نيه اما نمونيكا من بتوبلم بوچی میدیا اهلی کیسی کوردی تا رادیک جگەلەوەی قسە لەسەر دەسەڵاتەکە ناکە بە نمایندا ناکە بە ئاجندەی خۆی
هێندەی مححمود دەروێش و سەمیح قاسم و غەسان کەنفانی نوێنەرونمایندی فەلەستینیەکەن هێندە مححمود عباس و هێندە عرفات و هێندە نایب حواتمە نایکەن بۆ لێرە ئەمە دروست نابێت بۆ ئەمە ناکات پرسیارەکانت گرنگە بۆچی ئێوەکەی سینەتەوەی ناکەن بە ئەجندای بێت تۆزە هاوڵاتی بخوێنێتەوە کاگازات چونکە هاوڵاتیەوە نزیکەی سێ چوار مانگە فیلێکی کردوتەوە لەسەر مەسلەی دەوڵەتی نەتەوەی و خەڵکێکی زۆر قسەی تیاکە ئەمە یەک دوو هەموو قسانێکی ئێمە کەنجی کورد نییە وەجی نەتەوەی کورد نییە من پێم وایە دوای تەسریحی بەرزکاک مەسعود و بەرزکاک کۆسەت و بەرزکاک بەرهەم بوو لە یەکی شەشاکە قسە لەسەر هیچ پێمانە و ئەسڵم پێم وایە میدیای کوردی ئەسڵان گوێ بەو تەسریحانە نادا بێ لەسەر ژێر سێبەری ئەو تەسریحانە کاری خۆی بکازانی پێ دوا بێ ئەگەر میدیای ئەهلی و میدیایەک بووە بەردەوام ئیشی کردووە بۆ مەسەلەی کوردی و بۆ قەزیەی کوردی ئەوەندەی میدیای ئەهلی ئیشی لەسەر فیلەکانی کەرکووک و ناوچە دابراوەکان کردو ئەوەندە میدیای ئەهلی ئیشی لەسەرەوە کردووە کە هێزێکی نظامیمان هەبێ هی هەرێمی کوردستان بێ ئەوەندەی میدیای ئەهلی ئیشی کردووە لەسەر دروستکردنی یەک ئیدارەکە عیلاقی بە یەک ئیدارەت هەبوو گاواتە هەرێمێکی بەهێزت هەبێ و ئەمانە هەموو ئیشکردن لەسەر دروستکردنی هەمێکی نەتەوەی و هەمێکی ناسیۆنالیستانە و تۆ ناتوانێت ئیتر کە بوویت بە میدیاکار بۆ ئاراستەیە ئیش بکەیت کە لە بەرەوەی کە تۆ ئەتەوێ من ناتوانم بەو جۆرە بیر بکەمەوە کاتە حزبەکەی تۆ ئەوێ و دوایەوە میدیاکار بەڕاستی میدیاکار دەبێ پیشەیی بێ نەک شتێکی تر ئەستەکەم ناتێگەیشتنێک هەبوو پرسیارەکە دوای ئەم ناوەبڕان بتانەتوان دەرفەتی بن پێم وابێ مەبەستەکەی ئەوان بە تایبەتی باسی ئەجندای کرد ئەو باسیەوەکە مەسەن تۆ پێ دوایە لە کوردستاندا ئێستا میدیایەکی لۆجیکی میدیایەکی عەقڵانی میدیایەکی بەرپرسیار دروست بووە کە بتوانێت لە نەتیجەی منطقیەتی خۆی بکە بە جۆرێک لە فشار کە تەرتیبی ئەولەویات بۆ دەسەڵاتی سیاسی بکە وەکو چۆن سیێنێنێکە ئەگەر مەسەڵەن وەکو چۆن میدیایەکی پرۆفشناڵی ئەوروپیەیکە چونکە مەسەڵەن کەسێکی وەکو مادلین ئۆڵبرایت لە بیرۆریەکانی ئاڵای پرسیاری ڕۆژنامەنووسێکی سیێنن بوو بەهۆی 2 ساڵ تەخیرکردنی لایانی سەدام حوسێن لەبەروی پرسیاریکان و بەرنمەکەی ئەوەندە منطقی تیا بوو میدیای ئەهلی ئەم وڵاتە عەقڵانیترە لە مەسەڵەن تاوەکو ناعەقڵانیەتی دەسەڵات بینە بکا بۆ نەتەوەکەمان بەڵام دوای ئەم ناوبڕە بەڕزان ئەگەڕێمەوە دیدارتە